خۆشببختانە ئیمڕۆ ئەو ڕێکارانە بەدەستمان کەتن و بە نووسراوی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ژمارە 1970 لە 18 2020 جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار بە سوپاسەوە ڕەزامەندی داوە کە گشت ئەو ڕێکار و مەرجانە تایبەتیانەی بە گۆڕینی کارگا بۆ پێشانگای ئۆتۆمبیل لە بەشێکی دیاریکراو لە ناوچەی پیشەسازی باشوور ئەو کارانە بە پێی ئەو مەرجوو ئەو ڕێکارانە ئەنجام بدرێت. بەڕێزان ئەوەی کە تێبینی دەکەنەوە ئەو نەخشەیە کە ئێمە بڵاومان کردەوە حقیقەتەن ئەو شوێنەی کە لە ناوچەی پیشەسازی باشوور حقیقەتەن ئەو داواکارانێک کە بۆمان دەهاتەوە 1990 ئەو داوایانە هەموو لەو شوێنەیە کە داوا دەکەن ئەو کارگانیان ڕێگایان پێ بدێتن بیکەنە پێشانگای ئۆتۆمۆبیل. ئەوە لەلایەکەوە لەلایەکی تر حقیقەتەن زەختێکی زۆر لەسەر ئەوەی بوو ئەو شوێنانە کە کرایتە پێشانگای ئۆتۆمبیل هێواران یان ئەو ڕۆژانەی کە ئەتڵە دەبوو دەماندی سیارێکی یا ئۆتۆمبیلێکی زۆر ڕادەوەستا ئەوەش دەبوو بربەستێک لەوەی کە کارگەکان بتوانن کارەکانی خۆیان ئەنجام بدەن. بۆیە بەڕاستی ئەو ڕێکار و ئەو مەرج تایبەتیانەی بە گۆڕینی ئەو کارگانە بۆ پێشانگای ئۆتۆمبیل ئەمڕۆ دەتوانم بڵێم ئێمە گەیشتینە خۆناغی کۆتاییەکەی و لە ئەمڕۆکەوە کە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکانتانەوە ئاگاداری گشت هاوڵاتیان دەکەینەوە. حقیقەتەن ئەمە کارێکی زۆر گرنگە و کارێکە دەتوانم بڵێم 100% لە خزمەتی هاوڵاتیان دەبێتەوە، دەتوانێت لە بەیانیەوە داواکەی خۆی پێشکەش بکاتن بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر. ئێمەش داواکانیان وەردەگرینەوە لەلایەن خۆمانەوە لیژنەیەکمان پێکهێناوە کە لیژنەکە لە نوێنەرانی پیشەسازی بەشی پیشەسازی لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و بەشی یاسایی و بەشی گرێبەستەکان و هەروەها بەڕێوەبەری شارەوانی پێنج کە ئەو ناوچەیە کە بەخۆی پەیوەستە ئەو کارانە بە شارەوانی پێنج